سامدەکانەوە پەنابێت بۆ داخستنی نووسینگەکانی نافتی ئەوەی کە بۆ ئێمە جێگای سەرنج بوو ئێمە لە میدیاکانی دەسەڵاتەوە زانیمان کە بابەتەکە چیە مبەڕینی سوڵتە بۆ داخستنی کەناڵەکانی نووسینگەکانی کەناڵی نافتی چ شتێک بووە بەداخەوە پاش ئێمە پێدەرینە 16مین ساڵی کاری ڕۆژنامەوانی لە کەناڵی نافتی ئەمە یەکەم جار نییە کە دەسەڵات بەو جۆرە مامەڵە لەگەڵ کەناڵی نافتی ڕۆژنامەنووسان و نووسینگەکانی نافتی دەکات. ئەزمونێکی تاڵ و ناخۆشمانێ لەگەڵ داخستنی کەناڵەکانمان و هەڵبژارە سەر کەناڵەکەمان بۆیە ئەمەی کە ڕووی داوە لە شاری هەولێر و لە شاری دهۆک و جگەلەوەی کە تەنها هەر لە شاری هەولێر و دهۆک نەبووە بەڵکو هەموو پەیامبێرەکانی نافتی لە شار و شارشەکانی سوورەی ئیدارەی پارتی باوا بڵێن ئاگادار کراون کە نابێت کاری ڕۆژنامەوانی بکەن لە کاتێکە هیچ مبەڕیدێک هیچ کارێکی نایاسایی نەبوو کە نافتی کردبێتی. ئێمە لێرەوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەڵێن، لێرەوە بە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێن، لێرەوە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن ئەوەی کە لەم کاتەدا جێگەی داخوە سەفەوەیە کە هەرێمی کوردستان بە سەر تاسەری کوردستانەوە هەر چوار پارچەی کوردستان لەسەر یەک هێڵوەستاوە لەم کاتەیە. پشتیوانی و هاوکاری کورد لەم کاتەیە وای کردووە کە هەمووان یەکدەنگ بین. بەداخەوە ئەوەی کە واکە هەمیشە ئەم وڵاتە پەرت و لەت بکرێت دەسەڵاتەوە دەسەڵات نەیتوانیوە کە ڕێز لە هاوڵاتیەکانی خۆی بگرێت چجا ڕۆژنامەنووسەکانی ئەمەی کە ئەمڕۆ کراوە بە تەواوی پێشەکردنی کاری مافی کاری ڕۆژنامەنووسیە. ئەگەر بە یاسای کار ڕۆژنامەنووسی بڵێ مادەی 35 زۆر ڕوونی کردووە کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسا بکرێت تۆ بە چه حەقێک کەناڵێک